ئەمە ئاهەنگی ئەو کەسانەیە کە سەلماندویانە خۆشەویستی و هاوسەرگیری پێویستی بە چاو نییە و نابیناکانیش دەتوانن خاوەن خێزان و منداڵ و ئایندە بن. ڕێکخراوی ڕۆشنایی نابینایان بۆ سێهەم ساڵی لەسەر یەک لە 8 نیساندا ئاهەنگی بە کۆمەڵی بۆ زیاتر لە 100 هاوسەری نابینا ئەنجامدا و ئەو هاوسەرانەش بە گرنگیەوە لەم ئاهەنگە و لە دیاریکردنی ڕۆژێک بۆ هاوسەرگیری خاوەن پێداویستیە تایبەتیەکان دەڕوانن. گرنگی ئەم ڕۆژە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و بە تایبەتی لەناو خاوەن پێداویستە تایبەتەکانە بۆ نابینا ئەوەیە کە بەڕاستی هۆشیاری بدرێتەوە بە کۆمەڵگا کە نابیناش مافی ئەوەی هەیە کە هاوسەرگیری بکات. بەڕێوەبەری گشتی کاروبار و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش لە ئاهەنگەکەدا شعرێکی مەولەوی کرد بە دیاریدەستی بۆ ئەو هاوسەرانە. دڵی دڵ وەمەی مەیل لەیلێکێ مەحرەم وەڕازان خەڵوەتخانەی لەیل لانە حەڵقەی زوڵف عەمبەر بۆی شەوڕەن هامدەم جایتەن ئەڵحەد سەرای سەن پەروانەی مەزار ئەو ئاوات واستەم تەرجەمەی حاڵات پەشێوی جەستەم عەرزکەر وەلەیلا وەسەد خەمەوە چەم وەنمەوە دڵ وەتەمەوە. زاهیری کەریمەڕەش یەکێکە لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی کە 3 ساڵی بەردەوامە سپۆنسەری ئەمە هەنگە دەکات و دەڵێت سەرۆت و سامان ئەمانەتە لای مرۆڤ و دەبێت ئەو ئەمانەتە لە خزمەتی مرۆڤایەتیدا بەکاربهێنرێت. ئێمە لەم ڕۆژەیە حەزەکەین پەیامی خۆشەویستی تازە بکەینەوە هی چاوساغان هی هاوڵاتیان بۆ خۆشەویستە نابینەکانمان بۆی پێیان بڵێن ئێوە بێپشت نین، ینی ئێمە پشتی ئێوەین، ئێمە کەسی ئێوەین، کۆمەڵگە ئێمە تاوکەری یەکین. ئەگەر یەکێک خوا ڕزقێکی زیاتێ هەڵبەتە ئەمە جۆرێکە لە ئیمتیحان ئەم ڕزقە لە ڕێی تۆ هاتۆ بۆی بگاتە دەستی خەڵکانی کە لە دوای تۆوە. بەڵام کەلای بەڕێز ڕێ لێگیریێ و بەسەر کەسا بنابێ و هیچ کونجێ لە شار و وڵات و میلەتەکە و ناگرێ ڕەنگە ڕەب العالەمین لێەوە زەنگێکی بۆ لێبات بەلوعەکە و لێ بگرێتەوە بزانێتەوە ساعی بەریدێکی باش نیت تۆ کەسە نیت کە ئەم ئەمانەتە و پێ بسپێرێ و بیگەێنیت. سەروەر گەنجێکی بەرهەمەندی نابینایە و لە ئاهەنگەکەدا گۆچانێکی هەستیاری دەستکردی خۆی نمایش کرد کە بەدەنگ ڕێنمایی نابینایان دەکات. وڵایەکی لە ئیسپادە زۆر هەرە گرنگەکانی ئەوەیە کە ئەم گۆچانە بە سەوت ئیشەکە واتە سەوتی کوردیشە نەک سەوتی ئینگلیزی یاخود عەرەبی. کۆمەڵە تایبەتمەندی تایەکە لەو تایبەتمەندیانەوە کە نزیکەویتەوە لە شتێک ئاگدار تەوێتەوە کە لەو شتە لە نزیک بوویتەوە لە تەنێکی تر خەریکە بەریەکەویت و قیبلەنمای تایە بۆ من ئاراسەکانی پێڵێ یاخود ئاراسەی قیبلە بۆ نوێشکردن و پلەی گەرمی تایە بۆ ئەوی کە بزانی پلەی گەرمی چەندێکە لەو کاتێ هەمووی بەدەنگە ئەمانە سەعات و بەروار و نای ڕۆژەکانی هەفتە و داواکاری نابینایان ئەوەیە کە ڕۆژی 8 نیسان بەڕسمی وەک ڕۆژی هاوسەرگیری خاوەن پێداویستیە تایبەتەکان دیاری بکرێت تا کۆمەڵگا زیاتر بەڕووی ئەم حاڵەتە بکرێنەوە و وەک ڕووداوێکی یاسایی لێی بڕوانن. ڕاستی حەمامین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی.